پلە بەرزکردنەوە مژدا خۆشەکەی فەرمانبەران چۆن و کەی دەست پێ دەکات. فەرمانبەرانی هەرێم چەند پلە بەرزکردنەوە دەیانگرێتەوە. هەر فەرمانبەرێک لە ڕێگای پلە بەرزکردنەوە موچەکەی چەند زیاد دەکات. ئەو فەرمانبەرانەی لەم ماوەیەدا خانەنشین کراون و پلەکانیان بۆ بەرز نەکراوەتەوە ماف و موچەکانیان چی لێدێت. بینەری ئەم شیکاریەی تیوار بن بەرچەوتان زیاتر ڕوون دەبێتەوە و زانیاری گرنگتان دەست دەکەوێت. 8 ساڵە پلە بەرزکردنەوەی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێم ڕاگیراوە. بەو هۆیەوە لام ماوەیەدا هەر فەرمانبەرێک لە هەرێم پلەیەک یان دوو پلە بەرزکردنەوەی فەوتاوە. ئێستا و لەگەڵ یەکلایبوونەوەی پرسی موچەی فەرمانبەرانی هەرێم بابەتی پلە بەرزکردنەوەش هاتۆتەوە بەرباز. بەغدا داوای لە وەزارەتی دارایی هەرێم کردووە لیستی موچەی هەرێمیان بە پلە بەرزکردنەوەوە بۆ بنێرێت. نزیکەی 2 هەفتەشە وەزارەتی دارایی هەرێم دەستی کردووە بە ئامادەکردنی لیستی موچەی موشەخۆرانی هەرێم بە پلە بەرزکردنەوە و بەپێی زانیاریەکانی تیواریش تا ئێستا لیستەکە ئامادە نەکراوە و چەند ئاستەنگێک لە بەردەم ئامادەکردنیدا دروست بووە. تیوار زانیوێتی یەکێک لە کێشەکان یەکلایی نەکردنەوەی کارکردنا بە چ یاسایەک. واتە ئایا پلە بەرزکردنەوە بە یاسای چاکسازی موچە و دەرماڵە و ڕاژەی هەرێمی ساڵی 2019 دەکرێت یان یاسا کارپێکراوەکانی عێراق و یاسای هەمواری ڕاژەی موچەی ساڵی 2015. هاوکات یەکێکی دیکە لە کێشەکان ئەوەیە. دەیان هەزار فەرمانبەر لە ماوەی ئەم 8 ساڵی ڕاگیرانی پلە بەرزکردنەوەدا بێبەش بوون لەو مافەیان و بێ پلە بەرزکردنەوە و خانەنشین کراون. ئەمەش ئەو پرسیارەیە کە ئایا چۆن مافەکانیان بۆ دەگەڕێتەوە. بەپێی زانیاریەکانی تیوار هەردوو وەزارەتی دارایی عێراق و هەرێم دەبێت لە مانگی داهاتووەوە گرفتە تەکنیکیەکانی ئامادەکردنی لیستی موچە بە پلە بەرزکردنەوەی چارەسەر بکەن. سەرچاوەیەکی بەرپرس لە وەزارەتی دارایی عێراق بە تیواری ڕاگەیاند. بۆ چارەسەری ئەو گرفتانەش دەبێت بڕیار و ڕێنمایی ئەنجومەنی وەزیران دەربچێت. چونکە بەپێی بڕیاری دادگای فیدراڵی پلە بەرزکردنەوە مافی موچەخۆرانە و دەبێت هەردوو حکوومەتی عێراق و هەرێم ئەو مافە بۆ موچەخۆران و فەرمانبەرانی هەرێم دابین بکەن. بەپێی زانیاریەکانی تیوار کە لە چەند سەرچاوەیەکی ئاگادارەوە دەستی کەوتووە پێناچێت بۆ مانگی 5 کە وەک باز دەکرا پلە بەرزکردنەوەی موچەخۆرانی هەرێم دەست پێ بکات. چونکە چارەسەری گرفتەکان 2 بۆ 3 مانگی پێویستە. بەڵام ئەوەی گرنگە لەگەڵ جێبەجێکردنی بڕیارەکە هەر فەرمانبەرێکی هەرێم لە 100,000 بۆ 150,000 دینار بۆ موچەکانیان زیاد دەکرێت.